أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كافها يا عين صاد. ذكر رحمة ربك عبده زكريا إذ نادى ربه نداء خفيا قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا وإني خفت الموالي من ورائي وكانت امرأتي عاقر فهب لي من لدنك وليا يرثني ويرث من آل يعقوب واجعله رب رضيا. يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى. إنا نبشرك بغلام اسمه يحيى لم نجعل له من قبل سميا. قال رب أنى يكون لي غلام وكانت امرأتي عاقر وقد بلغت من الكبر عتيا. قال كذلك قال ربك هو علي هين وقد خلقتك من قبل ولم تك شيئا. قال رب اجعل لي آية. قال رب اجعل لي آية. قال آيتك ألا تكلم الناس. قال آيتك ألا تكلم الناس 3 ليال سويا. فخرج على قومه من المحراب فأوحى إليهم أن سبحوا بكرة وعشيا. يا يحيى خذ الكتاب بقوة وآتيناه الحكم صبيا وحنانا من لدنا وزكاة وكان تقيا وبرا بوالديه ولم يكن جبارا عصيا. وسلام عليه يوم ولد ويوم يموت ويوم يبعث حيا. خوای گەورە پاداشتی مامۆستازانە بداتەوە. وایادی مەولود هاتەوە خۆشی کەوتە وڵاتەوە مەولودی کەسێک ئەمما کەس هەر بەخوا وەسفی دەکرێ و بەس چی قەڵەم و زمان و زارە دەستە پاچە و کۆڵەوارە لەودی و هۆش و زەینی مەوە هێشتا باسی بەرزی ئەوە هەی لە کۆڵێن هەی لە قەندیل گەز کوا دەکاتە بەژنی میل جۆگە لە ناگاتە ڕووبار یەکە و هەزاریش هەزار خۆش لە ناسچی نێرگز وڕە پەنجە لەو نیگارە سڕە هەر چۆنێکی بیخەیە ڕوو لە 200 ملیۆن دوویە دوو
دەبێ هەر لە خواوە بزانین لە ئاوێنەی ئەو بڕوانین ئەم جار دەزانین ئەو زاتە بۆچی فەخری کائیناتە شەماڵی سۆز و بەزەیی هەڵی کرد تەشریفی گەیی بەدەستی پڕخەڵاتەوە خۆری خوایی هەڵاتەوە بۆ هەموو سەردەم و ساتێ مژدەی ڕەحمەتمان دەداتێ. ئامادەبوانی خۆشەویست سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان ئاراستە بێتن. بە ناوی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی دادگەری بە خێراتنێکی گەرمتان دەکەین. ئێستاش داوا لە برانی بەڕێزمان سرودبێژان مامۆستا شاکر و مامۆستا ئیسماعیل دەکەین. جەنابیان بفەرمون بۆ پێشکەشکردنی سرودێک. وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بناوي أو خالقي ككاملا وبكرم بخشندايا ومهربان صاحبي بيت الحرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك ليهمي بيدا بويلا وهرما لو خاك وشكو دما هزار شكور بو خدا روان كراي بو إما مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم كفر رواجينا ما بتوبت خانا رما بهاتنت بو دنيا شيطاني شبشتي سما مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم خوشاويستي يزداني باناي گناه باراني لا حاشر باب كاسين اتوش كاسي همواني مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم رجي صلاة وسلام هردم لسار أحمدي هم آل وأصحاب ويار أمتي محمدي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق. أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صالت لا صارت يا ريمان مديك يجرو ما تمام تاكيب من ملم غمايم هرواكو زارن كويلما بابس بانتظاري من أي سيدي سرداري من أي محرمي أسراري من هيا حمادي مختاري من صالت لا سارت يا ريم لطف بفار مسروارم
شافعي روجي محشرم هر توی لگر ما سبارم شاهی عالم شاسواری من ای سیدی سرداری من ای محرمی اسراری من ای احمدی مختاری من صالت لا سيرت يا من معلومة قادري توي عظيم عيسى يروح موسى كليم رتبي رسولاني كريم سبب أتويني قريم أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صالت لا سارت يا ريم لفوقي أو خدايا بايس ناقات أجي أو شايا كاس لا عالم جودايا باس لؤلؤ جوهر داري مين أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلاة لا سارت يا ريمن اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم پێغەمبەرم ئەی سەروەرم ئەوەی وەکو ئەبوو لەهەب کۆڵە دڕک دەخاتە ڕێت وەکو وەلید پێت ئەڵێت جادوگەر و شێت با لەداخە هەر سوێی وەبێت تۆ ناوت هەر بەرزترە و ئەو تەبەتیەدای پێ ئەبڕێت هەرچی بەرنامەی دەستکردە ئیفلاس ئەکا و هەراز دەکات دیسان خۆری پەیامەکەت بەسەر وڵاتان هەڵدێت خەڵکی پۆل پۆل وەڕێ دەکرێت لە بۆی دەژی لە بۆی دەمریت دەینا حەزت باشەق بەرێ بۆ کوێ دەچێ دەمرێ و دەبڕێ و دەڕزێ و دەپوێ پەنجەی حەسرەتی دەگەزێ لە دۆزەخا کە ئیمانی نەهێنابێت ئامادەبوانی خۆشەویست ئێستاش گوێ دەگرین لە سرودێک لەلایەن بەهەشتخانەوە پێشکەش دەکرێتن با فەرمووی بەهەشتخان وەرە ديني من إسلام كتاب قرآن ديني من إسلام كتاب قرآن پیغمبر محمد عليه السلام پیغمبر محمد عليه السلام جان ترينا برزا ام دينا مشخالي رقي جينا بو ام زمينا جان ترينا برزا ام دينا مشخالي رقي جينا بو ام زمينا امر بزمان زيشانا زيا امر بزمان زيشانا زيا گره پیراوی بکن سرفرازیا گره پیراوی بکن سرفرازیا اسلام یک پارچه ریزو راوشته اسلام یک پارچه ریزو راوشته گره گویرایالی بین زمان بهشته گره گویرایالی بین زمان بهشته ئێستاش داوا لە دکتۆر بێستوو نەکەین فەرمێ بۆ پێشکەشکردنی چواری نەکەین
هاتم لە دوور بۆ دیدارت ڕێبوارێکی شەکەتم لەسەر ڕێگات لار و خوارم وەک کەسێکی سەقەتم گۆچانی ڕێ لای تۆ نەبێ ناگەم قوربان بەلاتە بەفریش باری لە خەزانم بەردەوامم نەکەتم لە جلیوەی جەمالت دڵ کە فەنابوو بە قەلەم چی لە جلیوەی جەمالت دڵ کە فەنابوو بە قەلەم چی وەک بینینی یوسف ئاسا ئاخر بە ئەلەم چی لە دیداری جوانی دەست بڕا ئاخر بە چەقۆچی لێزانە لە دەریای ئەوینت بە کەشتی و بەلەم چی بە کەشتی و بەلەم چی ئەو خامەت هەر ڕەنجین بێ دکتۆر بێستون خوای گەورە پاداشتی بە خێری دکتۆر بێستون بداتەوە لە خاچی کوردستانەوە لە لووتکەی جوودی و سوورێن و هەڵگۆرد و شەمێرانەوە وەکو ڕووبار وەکو هەتاو سڵاواتمان بەچین و تاو دەنێرین بۆ تۆی سەروەرمان قورئان و سونەتەکانت تاجی سەرمانن تەنها ساتێک لێتدا ببڕین وەکو ماسی بێ ئاو دەبین پەپولەی باڵسوتاو دەبین حەنانی ناو دڵەکانمان بۆ تۆیە و بەس ئەی فەریاد ڕەس تۆی خزم و کەس خۆ ئەگەر تۆ بدەین لەدەست کام جەنچەڵمان بکەین بە کەس بۆیە هەر وەک مناڵە کوردێ کەون بوو بێ لە باوچی دەگرێم و بەرەو مەدینە و هەر باوە باوەمە ئامادەبوانی خۆشەویست ئێستا گوێ دەگرین لە وتەی بەخێراتن لەلایەن بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری پێشکەش دەکرێت جەنابیان با بفەرمووێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه ومن والاه ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين مامۆستایانی زۆر بەڕێز و خۆشەویست و قەدرگران خوشکان و برایان سەرجەم ئامادەبووان بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە زۆر بە خێراتنی هەردوو برای گەورە و بەڕێزم دکتۆر خالید گەردی و کاک حاجی سامی گەردی دەکەم خوای گەورە پاداشتیان داتەوە و ئەو ماندووبوونەیان کە تەشریفیان هێناوە لە هەولێر خوای گەورە بۆیان خاتە تەرازوی چاکەکانیان و تەرازوی چاکەکانیانی پێ قورس کاتن. برایانی بەڕێز و خۆشەویستم خوشکانی عزیزم ئێمە لە کاتێکدا کە باسی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وسەلام تەماشە دەکەین کە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر غەریب بووین و زۆر بێکەس بووین و هەتیم ماوینەوە لەسەر ئەو زەویە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە لەخوا بە زیادی بێتن ئیش و کارەکانی ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام تەوزیع بووە. دەستخۆشی لە مامۆستا شاکر و برایان دەکەم کە بە دەنگە زوڵاڵەکەی خۆ دیفاع لە پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام ستایشی پێغەمبەر دەکەن و سوپاسی مامۆستایانی مێزەرپاک دەکەم کە ڕۆژانی جومعە بە قسەی حەق دیفاع لە دین و لە پێغەمبەری خوا دەکەن عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام پیاوانێکیشمان ماون لە فەڵەستین کە ئێستانە کە ماو قسە دەکەین ئێستانە کە ڕوبەڕووی دوژمنانی خوا و پێغەمبەری خوا وەستاون و بەچەکی خۆیان و جیهاد دەکەن لە پێناو خوادا جیهاد دەکەن لە پێناو ئیسلامدا و ئەو دینەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ناردوویەتی و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو دینە خەڵکانێک سەری دەخەن کە خاوەنی عزەت و شەهامەت و شکۆن فەرمیان لە کوێن دەرەنەی پێغەمبەری خوا فەرمیان لە قودسن کە ئێستانەکە ئەو دوژمنەی خوا و پێغەمبەری خوا و موسڵمانانیان بە چۆک داهێناوە لە تاریخی جوولەکەش دیواڵیان بە خۆیان نەبینیوە و بە تایبەتیش ئەوانەی کە پاڵپشتیان دەکەن هەمیان شۆک بوون. ئێمە یەک شتمان پێ دەکرێت خوشکانی بەڕێزم برایانی ئازیزم ئەگەر بۆ خۆشمان لەوێن دەرێ نەبین با دڵەکانمان لەوێن دەرێ بێتن ئەگەر بۆ خۆشمان ئامادە نەبین بچینە وێن دەر با دوعاکانمان بکەن بۆیان و دوعایان بۆ بکەین خوای پەروەردگار ئەوانەی کە کوژراون خوا بە شەهیدیان قبول بکە و ئەوانەی کە ئەسیرن خوای گەورە دەروی خێریان لێ بکاتەوە بێنەوە ناو ماڵ و منداڵی خۆیان ئەوانەی کە بریندارن خوای گەورە شیفایان بداتن و دڵیشتان بەوانە نەبێتن کە دەکوژرێن ماڵ و منداڵ و عائیلە و
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە لە غەزوەی ئوحود حەفتا لە سەحابە بەڕێزەکان شەهید دەبن، کۆمەڵە کافرێکیش دەکوژرێن. کاتێکە ئەو حاڵەتە دەبینن پێغەمبەری خوا بە هاوڵان دەفەرمێ، دەڵێ بە جوولەکەکان بڵێن، بە دوژمنان بڵێن، بە موشریکەکان بڵێن لەیسوا سەوا، وەکو یەکنین، قەتلانا فی الجەنە وقەتلاهم فی النار. ئینسانی ئیماندار ئەوەندەی خۆشە هەر کە ڕوحی دەرچوو بەرەو خۆشی و خۆشیەکانی بەهەش دەڕواتن. لەبەرەو خوشکانی بەڕێزم، ئەمڕۆکە ئەتوانم بڵێم خۆشترین ڕۆژی ژیانی مسلمانانە، ڕۆژێکە کە لوتی دوژمنانی خوا و پێغەمبەری خوا شکێنراوە. بە چاوی خۆتان بینیوە کە چ بە ژنان دەکەن، چ بە منداڵان دەکەن، چ بە پیرەپیاوان دەکەن، کەس نەماتەی هەڵ نەدەن. خوای گەورە تەبارەک و تەعالا ئەوانەی بۆ مسەڵەت کردوون و تۆڵی هەمانی لێ دەکەن و ئینشاء الله تعالا. دووبارە و سێبارە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم، بەخێر بێن سەرسەر و سەرچاوان و ئاوەدانتان کردەوە و سپاسی دکتۆر خالید و کاک حاجیش دەکەم کە تەشریفیان هێناوە. دووبارە و سێبارە بەخێر بێن و سەلام عەلەیکم و ڕەحمەت الله و بەڕەکاتوه. خی گەورە پاداشتی مامۆستا مەڕوان بداتەوە. شاهیدم پەیام هێنەر بووی، بەختەوەری سازێنەر بووی، مژدەدەر و ترسێنەر بووی، لە پرخەی خەوی غەفڵەتە مرۆڤ ڕاستلەچێنەر بووی، بۆ مافخورا و حەقسێنەر بووی، ئومێد و سایە و سێبەری بووی، بەم قورئانە حەکیمێ بووی، یاسا و دەستور داڕێژەر بووی، فێریت کردین میلەت ڕانە و شوانی دەبێ، شوانی پاسەوانی دەبێ، ڕەنج و دڵسووتانی دەبێ. لێپرسراوانت تێگەیاند میلەت ئاو و نانی دەبێ، بێستان و خەرمانی دەبێ، بازار و ژیانی دەبێ، بێجیاوازی خزمەتی یەکسانی دەبێ. فەرمووت پێیان لێی ڕابکەن، بۆی ڕامەکەن، داوای مەکەن، چونکە کورسی حکمڕانی ئەمانەتە، چێ حکمەکەی عەدالەتە، لە قیامەت سەر سەلامەتە، بەڵام پادشای ستەمکار بەبێ کورسی و بێ پاسەوان دەوەستێنرێ، لە دۆزەخە مرغەی پشتی دەشێنرێت. ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش گوێ لە سرودێک دەگرین لەلایەن کاک موسلیم، جەنابیان با فەرمووێ سرودەکەی پێشکەش بکات. هەڵکەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان، هیوام تۆی و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی ئازای موسڵمان، هیوام تۆی و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان، محەممەد تۆی پێشەوە من، محەممەد تۆی پێشەوە. ئەی دینی پیرۆزی ئیسلام، ئەی تێک دەری بیرینەمەوە، دەبا بچین بەرەو ئەسۆ، بەرەو ئەسۆی ڕووناکی تۆ، دەبا بچین بەرەو ئەسۆ، بەرەو ئەسۆی ڕووناکی تۆ، محەممەد تۆی پێشەوە من، محەممەد تۆی پێشەوە. لە ناوهۆزی جەهلی عەرەب بەرزە پیاوێک سەری هەڵدا، لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا، لەگەڵ چوار یار و هاوڕێی خۆی بیر و هێزی جەهلی دەردا، محەممەد تۆی پێشەوە من، محەممەد تۆی پێشەوە. هەڵکەڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگای ئیمان، هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان، هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان، محەممەد تۆی پێشەوە من، محەممەد تۆی پێشەوە.
قورآنە سار چاوای بیرمان بەڕاست باردەی ڕابەرمان ئێمای ڕۆڵەی بە ئیمان قەت لە نادەی لە ڕێگەمان ئێمەی ڕۆڵەی بە ئیمان قەت لە نادەی لە ڕێگەمان محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوە ئێمەی مرۆڤی موسڵمان ئێمای بەهەست و بیر و جوان بەهێزی بیر و ئەندێشە وە پێش دەخای کوردستانمان بەهێزی بیر و ئەندێشە وە پێش دەخای کوردستانمان محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوە هەڵکاڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگاییمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوە ڕۆشنگداری خۆشبەختیمان محەممەدی موستەفایە پێشەوای گالی جیهانە و پەیڕاوی ئەو بۆم ڕەوایە پێشەوای گالی جیهانە و پەیڕاوی ئەو بۆم ڕەوایە محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوە هەڵکاڵای بەرزی ئیسلام بگرە پێشێ ڕێگاییمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان هیوام تۆیە و ڕێبازم تۆ ئەی ڕۆڵەی زانای موسڵمان محەممەد تۆی پێشەوەمان محەممەد تۆی پێشەوە خوای گەورە پاداشتی کاک موسلیم بداتەوە. ئامادەوانی خۆشەویست خوشک و برانی بەڕێز ئێستاش گوێ دەگرین لە وتە شرینەکانی مامۆستای بەڕێز بانکواز دکتۆر خالید جەنابیان با بفەرموویت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. ڕێزان خۆشەویستان السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەشی زۆر سوپاسی مەڵبەندی هەشتی کۆمەڵی دادگەری دەکەم بۆ ڕەخساندنی ئەو پۆرە جوان و ڕێک و پێکا بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئومێدی ئەوەی خوای تەبارەک وتەعالا هەم ئەو بەڕێزانەی کە بەشداریان کردی و هەم ئەوانەی کە پێ هەڵستاون ئینشاءالله بیجێڕی ئەو کردەوە جوانە لە بۆیان لە ڕۆژی دوایی بەوەی کۆیان کاتەوە لەژێر ئاڵای محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستان ژیان نامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر لە هەر جانیبێکەوە تەماشا بکەین کۆمەڵێک شتی زۆر لە خۆی هەڵدەگریتن. ناتوانین هەموو شتێکی ئاماژە پێ بکەین بەڵام ئەو پێشەوایە و ئەو نوری چاومان و کە ئێمە بەداک و بابەوە بە قوربانی بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی صاحب ئەخلاق و ڕەوشتێکی جوان بووە. من لێرە دەمەوێت بە هەموو خەڵک بڵێم ئەو ڕەوشتە جوانەی لە پێغەمبەری خوادا هووە صلی الله عليه وسلم لەوەتەی خوای گەورە بەشەریەتی دروست کردووە هەتا ئەوڕۆ هەتا ڕۆژی قیامەتیش هیچ کەس ناتوانی شان لە شانیدا کە خوا وەسفی کردێ بەوەی وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەو خولوقە عەظیمە هیچ کەس نەیبووە کە ئەوها بەرز و گەورە بیت تەنها محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ڕووی خیتابم لە هەموو کەسێکە چێ سەرکردەیەکی هەیە وەکو ئێمە ڕاستگۆ، چێ سەرکردەیەکی هەیە وەکی ئێمە ئەمین، چێ سەرکردەیەکی هەیە وەکو ئێمە کە چاوی لە ماڵی ژێردەستەکانی خۆی نەبیبی و گۆتبووی زەکات سرچی دەستە لۆ من و لۆ ئالوبەیتیشم نابی. چێ سەرکردەیەکی هەبووە وەکی ئێمە بە غیرەت و بە جورئەت کاتێک کە لە بۆ جیهاد دەڕۆیی لە پێشەوە بوو
کاتێک کە دەگەڕاوە لە دواوە دەڕۆی نەوەک یەکێک لە مسلمانان بەجێبینێ لەوەی لەگەر خۆی بینی. چێ سەرکردەیەکی وەچی ئێمەی هەبووە لەگەڵ گەنجان، لەگەر منداڵان، لەگەر ئافرەتان، ئەوها بە دۆست و عەتف و عنان بێت تا خوای گەورە وەسفیکە بڵێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئێستا ئەگەر کەسێک خاوەنی ئەو هەموو سیفەتە بەرز و جوانە و ئەو هەموو ئەخلاق و ڕەوشتە جوانەبی، توخوا حەیف نییە و بیگۆڕیەوە بە ڕێبازی کەسێکی دیکەدا. هەست دەکەی چەند زەرەرمەندی، چەند خەسارەتمەندی، چەند شەرمەزاری لە دنیا و لە قیامەت کاتێک دەست لە صادق الئەمین بەر بدەی بە دوای کاذب الخائین بکەوی. کاتێک دەست لەو محەممەدە صلی الله عليه وسلم داوێن پاکە بەر بدەی بڕۆی بە دوای داوێن پیسێک بگەڕی، بە دوای ئارەخۆرێکدا بگەڕی. ئەخەر ژیانی سیستەمی ئێمە بەڕێزان ئەگەر تەماشا بکەین، هەر یەکە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جوزئێک لە بەشەری لەو ئەخلاقە جوانی محەممەد المستەفا هەبووە جاری وا هەیە لای داوە. بۆیە بەڕێزانم محەممەدێک صلی الله عليه وسلم کاتێک یەک قەلە قەسب هەردەگرێتەوە لە جێگای خۆی دایدەنێتەوە دەفەرمێت لەولا ئەخاف ئەن تەکونە من الصەدەقەة لەئەکەلتوها. دەفەرمێ ئەگەر لە ترسی ئەوە نەبە ئەو قلە قەسپە لەوانەیە هی سەدەقە بهی ماڵی مسلمانان بە ئێستا دەم خوارد، بەڵام چونکە سەدەقە لەسەرمە حەرامە ناشدانمی سەدەقەیە یان نا، بەڵام دایدەنێتەوە نایخوا محەممەد المستەفا صلی الله عليه وسلم وەکو ئەو کەسە وایە کە ئێستا زۆر حەرامە خوا، وەکو ئەو کەسە وایە کە لە ژیانیدا حەلالی نەخواردیە، وەکو ئەو کەسە وایە بەس بە حەرام پەروەردابی. ابن رجب حنبلي لكتاب جامع العلوم والحكم حديثك لطبراني دجيرتوا لوي باسي دكا عبد الله ابو رضا ورحمه خوالي بافرته شي زور دين دار لكاتي هامين دا پیغمبر بروجي صلى الله عليه وسلم جامك شيري لو محمد المصطفى نار صلى الله عليه وسلم فرمي دا زانم بروجي بهم خوش لسر او شيري من فتار بكاتوا پیغمبر لدوی نار صلی الله علیه وسلم گوتی بڕۆن پێی بڵێن بڵێن ئەو شیرەی لەکوێ بوو. جوابی ناردەوە گوتی بڵێن هی بزنێکە هی خۆم. پیغمبر صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆ پێی بڵێ ئەو بزنەی لەکوێ بوو. گوتی پێی بڵێن بە پارەی حەڵالی خۆم کڕیمە. پیغمبر صلی الله علیه وسلم فتاری لەسەر شیرەکە کردەوە و سبەینی عەبدوڵڵا پیغمبەری دی صلی الله علیه وسلم فەرمووی یا رسول الله بەو ڕۆژە گەرمایە و بە ڕۆژوبوون تا جامە شیرێکی فێنکەم لۆ ناردی ئەو هەموو پرسیارە معنای چ بوو؟ پیغمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم بذلك أمرت الرسل بذلك أمرت الرسل أن لا يأكل إلا طيبا ولا يعمل إلا صالحا. هەموو پێغەمبەران ئێمە ئەمروان وا پێکراوە هیچ خواردنێک نەخۆین ئیلا حەڵال بێ و هیچ کردەوەیەک نەکەین ئیلا چاکە بێ. باشە ئێمە ئەو محەممەدەمان هەبێ صلی الله عليه وسلم ئەوها حەلال خۆر بێ، حەیف نییە بە دوو حەرام خۆرێکەوین، حەیف نییە کەسێکی حەرام خۆر بکەینە پێشەوە و گەورەی خۆمان لە کاتێکدا خوای گەورە وەسفی محەممەد المستەفا دەکا صلی الله عليه وسلم دەفەرمێت لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە. ئێوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئوسوەیە، ئێوە چاوی لێ بکەن پێشەنگە لە بۆنگۆ، بەڵام تۆ چاو لە کەسێکی دیکە بکەیت. لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. محمد المصطفى صلى الله عليه وسلم بو أوانه بيشوايا بۆی بەڕێزانم بەڕاستی ئەوڕۆ یەک جانیب لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەخلاق و ڕەوشتە کە جوانترین ڕەوشتی هەبووە وەکو پێغەمبەرێک ئێمە مطالبین استفادە لەو ڕەوشتە جوانانەی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم. یعنی ئەگەر نەتوانی چاو لە هەمووشی بکەی بەس باشە خۆ دەتوانی بە دوای کەسێکی بەدڕەوشت نەکەوی، خۆ دەتوانی لە دوای کەسێک نەڕۆی خراپە کاربی، خۆ دەتوانی برادەرایەتی کەسێک نەکەی کەوا ئینسانێکی ڕەوشت نزم بی نەفس نزم بی. لكتاب لطائف المعارف لمواسم العام من الوظائف شتێک لەسەر ئەخلاق دەجێڕتەوە ئەثەرێک بن رەجەب حەنبەلی زۆر شتێکی جوانە. دەفەرمێت لە ڕۆژی قیامەت چار کەس دێنن، یەکێکیان نەخۆشە، یەکێکیان ساغە بەس هەردوو گالی بەهەشتن. ئەوەی ساغەکە دەرەجەی زۆر بەرز بەس کە عیبادەتی کردێ نەخۆشەکە پێی نەکرایە، دەڵێ یا ڕەبی خوایە خۆمیش ئەگە ساغ بام بۆچی ویم دەکرد؟ خوای گەورە فەرمێ ڕاستەکە بەرزی کەنەوە وەکو پیاوە ساغەکەی کە عیبادەتی کردی. فەقیرێک و دەوڵەمەندێک دێنن هەردوو گالی بەهەشتن. دەوڵەمەندەکە زۆر خێری کردێ، فەقیرەکە دەڵێ خوایە ماڵت دابامێ وەچی ئەو دەم کرد.
خوای گەورە فەرمی ئەوەش ڕاستەکە دەرەجەی وەکو دەوڵەمەندەکە بەرزکەنەوە عەبدێک و کەسێکی ئازاد دێنن ئەوەی ئازاد کراوە و ئازاد بووە دەرەجەی بەرزە عەبدەکە دەڵێ خوایە من کۆیلە بووم خزمەت مەکرد خۆمیش ئازاد بەم وەشی ئەوم دەکرد خوای گەورە فەرمی ئەوەش ڕاستەکە دەرەجەی بەرزکەنەوە لە بەهەشتا ئەوە هەموو خەڵکیش چاویان لێیە کەسێکی لە ئەخلاق بەرز دێنن لەگەر ئەخلاق نزمێک کە بەبەر شەفاعەت و بەبەر عەفو کەوتیە ئەخلاق بەرزەکە سیفەت بەرزەکەنەوە دەڵێ ئەوەی ئەخلاقی نزمە تەماشا دەکا هیچ جوابی پێ نییە هیچ جوابی پێ نییە لۆ بە دوو ئەخلاقەکەی محەممەد المستەفا نەکەوتی لۆ بە دوو ڕەوشتە جوانەکەی نەکەوتی بچیتە بەهەشتیش دەرەجەت نزمە چونکە ئەخلاقت نسم بووە بەڵام ئەگەر بێت و لە دووی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هەرچی ئەو پێی گوتی بەگوێی بکەی والله ڕۆژی قیامەتش کرد محەممەد المستەفا صلی الله عليه وسلم جێتە لۆیە بەڕێزان کاتێک گوێت لە فەرمودەیەک دەبی کاتێک گوێت لە قسەیەک دەبی دەڵێن محەممەد المستەفا وای فەرمووە صلی الله عليه وسلم یەکسەر بڕۆ گوێڕایەلی بکە مەڵێ ئەو شتەی لە وەها بکەم و ئەوەی لە وەها بکەم لە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی کە لە موسنەدەکەی دەیژێڕتەوە حەدیثێک دەڵێ کابرای هاتە لای خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەرکانی ئیسلام و ئیمان و ئەوانەی پێگۆ فەرمی یا محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی دەڵێ هەموو جوانە بەس دووشتم بەدڵ نییە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم چیت بەدڵ نییە فەرمووی والله یا رسول الله زەکاتم بەدڵ نییە چونکە بەڕاستی من پیاوەکی ڕەزیلم حەزم لێ نییە ماری خۆم بدەمە عالمێ فەرمووی بەڵێ فەرمووی جیهادیشم لە پێناوی خوا حەز لێ نییە یەک نەفسم هەیە وەڵا بکوژرم زایع دەبم و تەواو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بزانە ئەوەی بەگوێ نەکا فەرمووی فەلا صەدەقەتە وەلا جیهاد فەبیمە تەدخل الجەنەتە ئیذەن دووشتم پێگوتی تەرچیان دەکەی لەوەی کە دەزانی ڕێبازی من و شوێنی منە هیچیان ناکەی نە سەدەقە و نە جیهاد دەدی بە چ دەتەوێت بچێ بەهەشتێ ئەوە زانی ڕێگباسی منە و جێگای منە ئەوجا تەرچی دەکەی و نایکەی لۆیە نەسرەتدانی دینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە واجباتە بە ماڵ بە نەفس بە هەموو شتێکی ئینسان توانای هەبیتن بە ئەخلاقی جوان بە قەڵەمەکەی بە سمانەکەی بە هەرچی دیفاعایە توانی بیکە لۆی ڕۆژی قیامەت ڕوومان هەبێ بچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڵێن یا رسول الله ئێمە ئومەتی توینە ئێمە ئەو کەسانەی کە ئەتوو بە برا ناوی ئێمەت برد و گاست کردوون گوت بن برایەکانی خۆم نەدیتیا ئەوە تا ئێمە لەسەر ڕێباز و سونەتی تو بن پاشی 1444 ساڵیش کە تێپەڕیە بەسەرتدا هەروە ئومەتەکەت وەکو کەسی بە ئەخلاق و بە ڕەوشت و دیندار نیشان دەکرێن و تەماشا دەکرێن ئەوە ڕەوشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم با کەسێک بتوانی سەرکردەیەکم لۆ بینی لە پشت پێی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆزیش بکات چێ هەیتی کەسێکی وە چێ هەیە لاپەڕەی ژیانی هەردەیەوە خیانەتی تێدا نەبی دزی تێدا نەبی گەندەڵی تێدا نەبی دروی تێدا نەبی خراپەی تێدا نەبی من صادق الأمینم هەبیە گۆڕمەوە بە خەڵک ئەو صاحب ئەخلاق و ڕەوشتە جوانە مەبی کە خوا وەسفی دەکا الله أعلم حيث يجعل رسالته ئەوەی دابنێتن ئێستا من بێم بیگۆڕمەوە بە کەسێکی دیکە ناکرێشتی وا بەڕێزانم بە قورئان ئەو ڕۆکە ئەوەی بەشێکی خەڵک بە دووی کەتیە لە ئەخلاق و لە مەنهەج و لە عەقیدە موسەیلمەی کەذابە وەکو ئەو درۆزنە هەمووشمان واقعەکە بە چاوی خۆمان دەبینین لۆیە پێشەوای ئێمە بە شانازیەوە دەڵێن محەممەد المستەفا صلی الله عليه وسلم فماذا بعد الحق إلا الضلال لغير ئەو ڕاستیە بڕۆ ببینە لە ئیسلامەتی خوای گەورە وەسفی کردووە هەمووی گومڕایە ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێنایتی و نیشانی ئێمەیدایە نیشانی ئافرەتانیدایە پیاوانیدایە ئەمە حەقیقەتەکەیە و ئەمە ڕاستیەکەیە جا لۆیە بەڕێزانم ئەو ئەخلاقی کە باسیشی دەکەین لە محەممەد المستەفا هەبووە بەوە بە جوانی بەدیار دەکەوی کاتێک تۆ جێبەجێ بکەیت لە واقعدا لە ژیانی ڕۆژانەتدا لەسەر کارتدا لە هەموو شوێنێکتدا ئەخلاقەکەت بە وەچی ئەخلاقی محەممەد المستەفا بێ صلی الله عليه وسلم ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ڕۆژێک دەفەرمێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕۆیشتی پیاوێکی جوولەکە تووشی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم فەرمی یا ئەبەلقاسم ئەو عەبایەی لەبەرتە زۆر جوانە دەکرێ بمدەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بەڵێ لەبەری کردەوە دایە ئیمامی عومەر فەرمی یا رەسوڵ الله جوولەکە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی تدري يا عمر أن ديننا الحنفية السمحة لا شح فيها كسوته أفضل القميصين لكي يكون أرغب في الإسلام أي عمر نازاني ديني هي مدينة سهل وآسان جوانا
ڕەزیلی تێدا نییە ئەو قەمیسەم دایە بەشی حەساوە لەعەلە بەواستەی ئەو قەمیسە موسڵمان بێ. چێ هەیە ئێستا سەرکردەیەک لە جەماعەتی خۆی نەبی و لە مەزهەبی خۆی نەبی و لە ئەتباعی خۆی نەبی بڵێ گەورم زەحمەت نەبی ئەو قەمیسەی بەرت زۆر جوانە مادەنگەکەی دەگاتەکنی مادەتانی لێی نێزێک بیتەوە. محەممەد المستەفا صلی الله عليه وسلم قەمیسی خۆی لەبەرە کاتۆیدا بە جوولەکەی پێشی ئاساییە عومەریش تێدەگەینی دەفەرمی ئەوە دینە ئەسڵ لە لای ئێمە ئەوە گەورەکەی ئێمەیە وا دەکا گەورەی خەڵک چ دەکاتن قەتتان دیتە قەمیسی لەبەر کاتەوە جاری وایەگە لەبەریش کاتەوە لە کاتی ئینتیخاباتەوە لە بۆ دیعایە و بانگەشەیە بەڵام محەممەد المستەفا گەورەی شاری مەدینەیە و حاکم لە شاری مەدینەیە ئەو جاوها تەعامل لەگەر کەسێک دەکا کەوا موسڵمانیش نییە. باشە لۆیە ئەتباعەکانی کەشتی جوان فێر بن. من لە کتابێک شتێکی زۆر خۆشم خوێندەوە تعال نؤمن زۆر شتێکی جوان بوو دەڵێ کابرایەک تیجارەتێک کرد کڕین و فرۆشتن قەت شتی نەدەفرۆشتە خەڵکی ئیلا هەمووی لەو بەیان دەکرد. شاگردێکی هەبوو دەیفەرموو هەر شتێکت فرۆشت پێی برێ برێەوە ئەسلیەوە عادیەوە هەرچیە کووە ئەوە. کاتێک کە چوو بوو لۆ نوێش جلکەکی فرۆشت بوو بە 3000 هاتەوە پێی گو بە کابرات گو ئەو جلکە عیبدار بوو گوتی ناوەڵە گوتی لۆ گوتوڵا قسەم لەگە کرد هەر موسڵمانیش دەبوو کابرا گوتم دەیاڵە خۆ موسڵمان نییە گوت کاکە خۆ دین عیلاقەی بە ئیسلامەتی و ئەو شتانەدا نییە ئینسانەکان هەمووی وەکو یەکن نابایە فێڵت لەو کابرایە کردوە بتگوت بە ئەو شتا ئەسلی نییە ئەوەی تۆ دەتەوێ چێوە چون گوتی قافلەیەک بوو ڕۆیشتن قافلە وەختی خۆی دەڕۆی 3000 درهەمەکەی لێ وەرگرت 3 ڕۆژان لە دوو قافلەکە ڕۆیی هەتا گەویشت و جوولەکەکەی ئەو کەسێک کە دیندار نەبوو دیتەوە گوتی کاکە ئەو جلکەت بە 3000 کڕێ گوتی ئەو جلکە عیبدارە ئەمە ساحبەکەی ئەسلیمە ئەوە 3000ەکەم لە بۆ هینایەوە ئەگەر حەزت لێ بیژێڕەوە ئەگە حەزت لێ نیە مەیجێڕ گوتی پاشەوە چوای لێ کردیێت و 3 ڕۆژان بە دوو من بکەوی لە کاتێکدا مەسرەفێکی زۆرت کردیە تا گەویشتیە من فەرمی ئێمە لە دین داوا فێر بووین گوتی دینت چییە گوتی ئیسلامەتیە ئەخر باشە چوای لێ کردی ئەتوو ئەوها لە دوو من بێی و ئەو معاملە جوانە لەگەر من بکەی فەرمووی بەس ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەمووتان لەبەرتانە فەرمووی من غەشە فەلەیسە منی پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم هەر کەس غەش بکات لە هەر کەس بیکاتن ئەوە لەسەر تەریق و منهەج و ڕێبازی من نییە. ئەو حەدیثە وای لێ کردم دەزانی کابرای بێدین چی بوو گوتی خۆ ئەمنیش زۆر خەشیم نیمە دەوەڵڵاهی ئەو 3000ی دایکمە هەمووی تەزویرە بەس بینە بمدەوە با 3000ی ئەسلیت دەمێ مادەمەوەندە دەستپاچی 3000ی ئەسلی دایێ گوتی جە باشتێک شت لۆ زیادکە گوتی شەرت بی لەسەر ئەو قسەی تۆ من موسڵمان بوو مادام دینێک بی فێر لە غەیرە دینیش نەکا ئەمانەت پارێز بی ڕاستگۆ بی ئەوە معاملاتی بی معاملاتی دنیای ئەو هەبی ئەکرد قیامەتیشی بە هەمان شێوەیە. بەڕێزانم ئێمە خەڵکێکمان موسڵمان کردووە بەس بە ئەخلاق بە معاملات بە کڕین و فرۆشتن بە تیجارەت بە ڕاستگۆییمان بە ئەخلاقی ڕۆژانەی جوانمان بە جیرانەتیمان بەو شێوازانە بەڵام بەداخەوە ئێستا جاری وا هەیە ئەو ئەخلاقە جوانەمان هەیە خەڵکە بینی دەست لە هەندێکی بەرەدا تەماشا موسەلسەلەیەک دەکا دەیکاتە پێشەنجێک لە بۆ خۆی تەماشا فلیمێک دەکا لاعیبێک دەکا ممەثیلێک دەکا ئەو دەکاتە گەورەی خۆی چاوی لێ دەکا لە شکل چاوی لێ دەکا لە جلوبەرێک چاوی لێ دەکا لە هەرس و کەوت نازانی ئەگەر چاوت لەو کرد چاوت لە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەرداوە لە ڕێبازەکەی ئەو بەرداوە. لۆی بەڕێزانم بەڕاستی زۆر پێویستە ئێمە وەکو مسلمان وەکو ئەسحابی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم لە کڕین و فرۆشتنمان لە هەڵس و کەوتمان لە ژیانی ڕۆژانەماندا قەت شتێکمان لێ نەبینن پێی بڵێن خیانەت شتێکمان لێ نەبینن پێمان بڵێن ئەخلاقی نزم واللهی ئافرەتێک منداڵەکەی خراپ پەروەردەکە خیانەتی لێ کردیە باشە داکوبابێک نانێکی حەرام بباتەوە ماڵەکەی خۆی خیانەتی لەو ماڵ و منداڵێک کردیە ڕۆژی قیامەت بەرپرسە لێ ئێمە هەموو لە ڕۆژی قیامەت ڕادەگیرن كلكم راع وكلكم مسؤول عن رعيته لێ پرسرێ بزانێت و چت کردیە لە بۆ ئەو دینە خوای گەورە ئەو ئینسانەی دروست کرد وما خلقت الجن والإنس إلا ليعبدون کابزانم عیبادەتەکە کووە عیبادەت شتێکە کە تۆ بیکەی خوا پێ ڕازی بی گوناح و منکەرات و فێڵ و خراپە و کاری ناڕێک و ناڕەوا بێ ئەمری خوای تەبارەک وتەعالایە. لۆی ئومێ دەکەم بەڕێزانم بگەڕینەوە سەر ئەو سونەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشا ژیان نامەی ئەو بکەین
لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی ڕەوشتەوە حتا لە ئەسحابەکانی تەماشاکە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک کەلیمە قسەی پێ دەگوتن حتا دەمردن لە بیریان نەدەکرد. جەریری کوڕی عەبدوڵڵا دەجێرتەوە چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی یا ڕەسوڵ الله هاتیمە بەیعەتت دەمێ فەرمووی بيعت لسه شدة دائما على إقام الصلاة وإيتاء الزكاة والنصح لكل مسلم نويش بكي زكاة بدي آموشكاري هم مسلمان يشيش بكي فرمي بالي أو بياودة سيتا بازاري أسبشي دكري بتار صد ديناري تماشا دكا زياتر ديني دريتا كابري بتار صد ديان هش صد أو بياو بيدر يجري أمن دلن بتار صد يتولي بهش صد بالي فرمي لبرسه فەرموویکە ئەو ئەسپەیت و سعری بازاری شارەزانی 800 دەکات. فەرمووی سوای لێ کرد من خۆم دەڵێم 400 تۆ 800م دەدەی فەرمووی لەبە ئەو قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئامۆژگاری هەموو مسلمانێک بکە ئامۆژگاری دەکەم ئەو ئەسپەیت و 800 دەکا کە بە 800 دەدەی لێت بکڕم بەس 400 کەمە. باشە ئەو ئەخلاقە جوانە چ لە خەڵکەکە ئامۆژگاری مسلمانان بکە تطبیقی کە لە ژیانی خۆتدا لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه أو أخلاق جوانيك محمد المصطفى فيري كردين إنما بعثوا لأتمم مكارم الأخلاق علماء فرمون أو مكارم الأخلاق لو آياتك كجيدة بتوا كأخواد فرميت خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين سمقطعي تدا برزان خلشي عفوك أمر بساكبك فشت لإنساني جاهل بك وازي لبينا ژیانی پێغەمبەر تەماشاکە صلی الله علیه وسلم لۆ تەطبیقی ئەو ئاەتە لە ژیانیدا کەسێکی عقوبە نەدایە لەسەر خۆی ئەوەی عەزیەتیدایە و شعری لەسەر گوتیە و خراپەی بەرامبەر کردیە و حتا لێیدایە و قسەی پێگوتیە کاتێک کەوتیتە من دەستی عەفوی کردیە ئەوە عەفووە کاتێک کە خوا فەرمێ خەڵک عەفووکە بەو شێوازەی خەڵک عەفووکە من زۆر جار معجەبم بەو قسەی ئیمامی ئەحمەد کاتێک لەسەرە مەرجی بوو پیاوێک لە دەرێ دەگریا بە کوڕەکەی گۆ بڕۆ عەبدوڵڵا بزانە ئەوە لۆ دەگری فەرمی لێ گەڕە بابە پێویست ناکە کوڕم بزانە لۆ دەگریە دەنجی دێ و کابرا فەرمی بابە ئەوە یەکە لەو جەلادانەی کە لە ناو سزن زۆری لە توودایە بیستێتی ئیمام ئەحمەد مەخۆشە دەڵێ نەخۆ بمری دێم برێ گەردەنم ئاساکە ئەمەش نایەلیم بێتە ژۆرە لۆیە لە دەری هاوار دەکات ئیمامی ئەحمەد فەرمی کوڕم بڕۆ خەبەری بدێ برێ بابم پێی لە سزن نەهاویست بۆ دەرەوەشی گەردەنی هەمووانی ئازا کرد من خۆم ئەو حەدیسەم لە پێغەمبەر کوێ بۆ صلی الله علیه وسلم دەفەرموێ لە ڕۆژی قیامەت خوای گەورە بانگەکە دەڵێ چێ حەقی لەسەرمە بابێ بیدەمەوە فەرمی ئەو حەدیسەم خۆم لۆ خەڵک جێڕایتەوە چێ حەقی لەسەرمە خوا فەرموێ چێ بێ حەقی لەسەر خوا بێ مەلایکە سوالەکەن یا ڕەب کەس هەیە جورئەت بکا بڵێ حەقم لەسەرتوە دەڵێ خوای گەورە جواب دەداتەوە دەفەرمێ هەر کەسێک لە پێناوی من یەکێکی عەفوو کردیە بابێ حەقەکەی کەتە سەرە من بابێ من بیدەمەوە پاش ئەوەی ئەو حەدیسەم لەو خەڵک جێڕاوە ئێستا بە کابرا بڵم گەردەن دازا ناکەم بڕۆ کوڕم پێی بڵێ بابم گەردەنی ئازا کردی باشە ئەوە عەفوە ئەوە لێبوردنە ئەوە ژیان نامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ دەکات ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا کابرا ژنەکەی قسەی پێگوتێ تەلاقی دایە هەدی عەفوەکە لەکوێ جێی دەبتەوە ژنەکە قسەیان پێگوتیە 7 ساری فێچوو هێشتا لە بیری نەکردیە مامەستا مەڕوانە و ئاەتەی جوان خوێندەوە ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا خوای قەت حەقت لە دڵماندا هەر مەگرە برادەرێکی قسەی پێگوتی قەت لە بیری نەکردیە ئەی باشە عەفوەکە مەقامی لە چێندەرە یەک کەس یەک قسەی پێگوتیە وەڵا من 5 ساڵە قسەم لەگەر خوشکەکەم نییە لۆ وەڵا وەختی خۆی بە خێراتنی نەکردیمە لە ماڵێ دەی شەیتان فێری لێ کردی عیبی نییە ئیشەکەت باشە بڕۆ قیامەتی حاڵت باش دەبی لە شەرعدا 3 ڕۆژ زیاتر جائز نییە گەویشتە ساڵێک بە قەتلێک لەسەرت دەنووسرێ 1 ساڵ قسە لەگەر یەشێک مەکە ڕۆژی قیامەت بە قاتل بانگت دەکەن ئەوە دەزانی پێغەمبەر وای فەرمووی صلی الله علیه وسلم وتعالى سنن أبو داود من هجر أخاه سنة فهو كسفك دمه وای فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕۆ خەڵک بزانە داوای لێبوردن لە ناو یەکتریدا کووە دەتوانی کەسێک عەفووکەی لە پێناوی خوا هەر کەسێکی بوو هەر شتێکی کرد بەرامبەرت بزانم ئیمانەکە ئەوەندە بە قووەتە ئەوە جانیبی ئەخلاقیە ئینسان کە گەویشتە پلەیەکی بەرز تەماشا ئینسانەکان ناکاتیان کردیا تەماشا ئەزرەکەی دەکات لە ڕۆژی قیامەت جا خوا چی دەداتەوە ئەو ئەزرا جا ئیمە ئێستا زۆر خراپتریش بووە کوڕ قسەی لەگە داچی ناکە لەگە بابی ناکە برا لەگە برای ناکە خوشک لە خوشکی عادس بووە بە ڕۆژێ ئافرەتێک تەلەفۆنی کرد
مامەستا جائزە من دەچمە عومرەی بەس داکەم گەردەنی ئازا نەکردیمەوە 3 ساڵیشە سەردانم نەکردیا گوتیە لێ دەچێ عومرەی خوشی من عومرە لۆ چییە لۆ ڕەزابوونی خوای دەبڕۆ بەهەشت لە من پەیداکتە بەهەشت خۆ لە بن دیواری کەعبەی نییە بەهەشت لە من پەیداکتە بڕۆ هەڕوو باداکت گەردەنت ئازاکە بڕۆ دەستی ماسکە دوایە پێی ماسکە ئەوجە بڕۆ ماڵی خوا دەستی چی دەڵێ لە ماڵی خوا ها عزیزترین کەس و چاکترین کەست لە خۆ عادەت کردیە ئەوجا دەتەوێت بچی بڵێ خوایە لێم خۆش بە و عەفوم بکە بەڕێزان لێبوردەیی شتێکی زۆر گەورەیە لە ژیانی محەممەد فێریە بن صلی الله عليه وسلم کە خەڵکی عەفوو کردووە یعنی دیلێکی گرت بەس گوتی یا ڕەسوڵ الله 5-6 کچم هەیە کەس نییە خزمەتیان کە فەرمووی جارێش کە شەڕم لەگە ناکەی فەرمی ئازادی کەن لە بەخاتری کچەکانی مادام منداڵی کوڕی نییە قەی ناکە باوە سەرپەرشتیار لە گەریانە بمینێتە ئەوجا خوای گەورە فەرمێ وەئمر بالعورف واتە معروف فەرمان بکە بە چاکە دائیمەن هەر شتێکە دیت لەناو کۆمەلگادا ئەمری پێ بکە بە چاکە وأعرض عن الجاهلین ڕوو لە نەفامان وەرجێڕە ئەو ئاەتاکە بینین لە ڕووی ئەخلاقەوە تەطبیقی کەین لەناو کۆمەلگادا بڕۆ ببینە ئەوڕۆکە خەڵک چاوی پێ دەکەوی کوڕی ئەولادی بەرەو ئاقارێکی خراپ دەڕوا ئەمری پێ ناکە بە چاکە دەڵێ وەڵا کوردەواری گوتی مەڕ بە پێی خۆی بزن بە پێی خۆی هەر کەس بە حسابی خۆی دەڕوا هەر کەس دەستە قەبری خۆی ئەو قسەیە مخالفەی نەسی قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێچەوانەی و ئاەتانەیە کە باز لە ئەمر بە معروف و نەهی لە منکەڕەکە قسەی خوا ئەولاترە تەقدیمی کەی یا پندێکی کوردەواری لۆی بەڕێزانم قەت بەجێ و قسانە مەکە کە پێچەوانەی دەقی قورئان و سنەتی صحیحی پێغەمبەرن صلی الله عليه وسلم خوا ئەمرەکە فەرمان بکە بە چاکە خوا ئەمرەکە پشت بکە ڕوو وەرجێڕە لەو کەسەی ئینسانێکی جاهیلە نەسیحەتی کە ئامۆژگاری کە دارێک ئەگەر لە گچکەییدا بە خواری ڕۆی لێی گەڕێ هەر بە خواری دەڕوا بەڵام ئەگەر دارێکت لە تەنیشدانە و ڕاستت کردەوە گەورەبی ڕاستەبی ئیستیفادەی لێ دەکەی جاهیلێک ئەگەر ڕوود لێ وەرجێڕا جوابت نەداوە ئەوە حساب کە نەسیحەتت کردیە کەسێکە جاهیلە نەفامە قسەی نازانی لێی گەڕێ بزانەی ئیمامی عومەر ئەو ئاەتێک و تەطبیق کرد کابرای هاتە مەجلیسی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ئیمامی عومەر دانیشتی و کۆمەڵ لە سائیری سەحابە دانیشتینە هر هات زور فرمي هي ابن خطاب أو كري خطابيا فوالله ما تعطينا الجزل ولا تحكم فينا بالعدل لنا وهم خلقا فرمي والله عمر تبيايش الرزيل دينارك نادي كسو يك حكمي بعدالته شتتا يستانا كرديا هم حياتي إمام عمر عدالته إمام عمر راز لي تربو هستاوى كاتك هستاوى يقل الصحابة قلت عمر خواه فرمي خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين وإن هذا من الجاهلين فرمي خواده فرمي خلق عفوكن فرمان بساكبكن واز لإنساني نفام مين نازاني أقب زاني كلهم مجلسه وحق سبتو دري فرمي أويك لجاهل كان ضل وكان عمر وقافا عند كتاب الله تعالى والله ما جاوزها حين قرأ عليه الآية إمام عمر راوسته بلكن آيات إخوة كاتي آيات كان لو خدو يكسر راوسته طواب لو آيات تجاوزي نكر كي يقسش بك راس هاتو لزي خوي دانش فرمي طواب موضوعك كوتا ياد وابزانا وبيا قسەی بە من دەگوت وەرە دانیش کەسێ دەتوانێ وها بکە لە ژیانی ڕۆژانەی خۆیدا لە تووڕەییدا ئاەتێکی لێ بخیندنەوە ئیمە لە کوردەواری لە شوێن تووڕە دەبی دەرێ بە کافری مرمە و ئیشەی هەر دەکەم بە کافری بمرم یعنی ئینسان ئەوەندە جەریبی بە کافری بمری و بستە ئاگری جەهەنەم و ئەبەدی ئەوە گوناحێکی زۆر گەورەیە ئەو قسەیە کە ئینسان ئەنجامی دەدا باشە یان دەفەرمێت جێم ئاگری جەهەنەم بێ هەر وای لێ دەکەم وەر حەقی لێ دەکەم ئەوەندە جەریب مەبە با بچیتە ڕۆژی قیامەت بەبێ جل و بەرگ بەبێ هیچ شتێک بەرامبەر خوای گەورە ڕاد بگرن بەهەشت و جەهەنەم بکەوتە ڕاست و چەپت دەفتەری ئەعمالت لۆ بین و میزانی تەرازوت لۆ دابنێن و مەلایکەت بانگت بکەن و ئەو هەموو خەڵکە لە پێشتا جاری وا هەیە 5 ملیۆن کەس لەوانەیە لە پێشت بیوا حیسابی لەگەر دەکرێت توش لە گەریاندا دەڕۆی یەک محاسبە کرێن و توش ڕاوەستای دەبی چاوەڕێشکەی و چاریشت نییە بەڵام ئەگەر ئینسانێکی ئیماندار بی کەسێک بی لە ئەتباعی محەممەد المستەفا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم حیسابی ئومەتی من بەقەد بەینی نوێژی نێوران و عەسر وایە یا ڕەبی خوای لێت دەپاڕین و بەناو جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت لە ئومەتی ئەو پێغەمبەرە حسابمان بکەین یا ڕەبی خوای لەسەر سیرەتی ئەو بمان ژیێنی و لەسەر سیرەتی ئەو بمان برێنی یا ڕەبی خودایە چاکترین ڕۆژمان ئەو ڕۆژە بی کە ئەمانەتی ڕۆحت تەسمیل دەکەین باشترین کردەوەمان ئەو کردەوەیە بی کەوا
لسری دەمرین یا رب العالمین. یا ربی خوای لە خۆمان و داک و بابمان خۆش بی، خوای شیفای نەخۆشەکانمان بدەی، سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی، هەرچی لە پێناوی تو تێدەکۆشی خوایە سەری بێخی یا رب العالمین. هەر کەسێ هەوڵی کوژانەوەی دینەکەی تو دەدا یا ربی خودای ڕسوای دنیا و قیامەتی بکەی، خوای ئەخلاق و ڕەوشتەکانمان جوان بکەی، قسە و عەمەلەکانمان یەک بکەی، دڵەکانمان پڕکەی لە نووری قورئانی پیرۆز. یا ربی خودای ئەوەی لەو مەجلیسە دانیشتە مشکلەیەشی خوای لە بۆی حەل بکەی، یا کارێکی قورسی لە پێشە لە بۆی سەهەل بکەی، یا دڵی توندە خوایە دڵی فەڕاح بکەی، یا کارێکی قورسی لە پێشە و پێی حەل نابی خوایە لە بۆی حەل بکەی. یا ربی خدای نیەتە چاکەکانمان بینێجێ، یا ربی خوای بەرەکەت بێخێنەوە ماڵ و منداڵەکانمان، یا ربی خوای ئیسلاحمان بکەی لە دنیا و لە قیامەتدا، یا ربی خدای قەلبمان ساخەی لە نەخۆشی بە دوورمان بێخی، ئەوەی نەخۆشیشە یا ربی خوای شیفای لۆ بنێری. ئامین ئامین والحمد لله رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی دکتۆر خالید بداتەوە، خوای گەورە بۆی بکات بە توێشووی دوا ڕۆژی. ئامادەبوانی خۆشەویست ئێستاش گوێ لە سرودێک دەگرین لەلایەن مامۆستا شاکر و کاک ئیسماعیل و کاک ئیبراهیم با فەرموو. نورا چونکە پێغەمبەر لەوێ حضورە چێ تاقەت ئەگرێ لە دەردی دووری مەگەر خودا خۆی بدە سەبووری چێ تاقەت ئەگرێ لە دەردی دووری مەگەر خودا خۆی بدە سەبووری دەرۆن پڕ لە زەمم گرانە داوای دەردەکەم پێغەمبەر جانایە وەی داوای دەردەکەم وەلا مەدینە ولا روضاكاي طه الأمينة. لو راج وراي اشتوت ورا ودليما لو راج راي اشتوت ورا ودليما هرچند قرم بسر شين ما وظليما أخو بتشاخك وقرسا وظليما يا خود وتصداخك واسوتا وظليما صلوات دبنير النرسات لبوال واصحاب لجمال نبي صلوات دبنير النرسات لبوال واصحاب لديداري نبي يقبو خليفة برهقي بو بكر صديق أو يار ريش سفيعي وليو زنيب تحقيق أو قام في ذي مالو سري سرداري تصديق أو ري تريق وغم خرو همراز الصديق أيار ترفيقين وغار كسبر بوي بوجار لبرشقي نبي أيار ترفيقين وغار كسبر بوي بوجار لبرشقي نبي صلوات دبنير هرسات لبو جمالي نبي صلوات دبنير هرسات
لبو أصحاب يار لجمالي نبي كاني حياء عثمان با حيايا أوسر لبود ونور مصطفايا جامع لبو قرآن ري هدايا شوزين دداري محزري خدايا جيقي لجنة تايبة جدايا عثمان تشهيدي إيمان بشايدي قرآن لا برشقي نبي صلوات دبنير أرسال لموال وأصحاب لجمالي نبي لآدم تاكو خاتم كسنهم تاي محمد بين نيهت كاس كعقباي وجي عقباي محمد بين بتشريفي هم دنيا شوي مولود منور بوم ديانقو نوري وانا بيم ما قرت غراي محمد بيم بشارت بيك بيغمبر طبيب ابونا ساغي دل خني اوكس لمحشر دام لجر الله محمد بيم أي محمد خوشويستي خوي أحد سوماي تاوي همواني لدل من دايتا أبد سوماي تاوي همواني لدل من دايتا أبد أي محمد خوشويستي خوي أحد سوماي تاوي همواني لدل من دايتا أبد خوشويستي لدل من دايتا أبد محمد پیغمبر پیشوا و همرابر نبی و رسول خوایا تنها او تنزي سارا نبي ورسول خوايا تنها او تنزي سارا اي محمد خوشويستي خوايا حد سوماي ذوي همواني بدل من دايتا بعد سوماي تاوي همواني لدل من دايتا بعد خدا وصفي دكات آكاري زور عظيمة لقرآن داهاتوا تندرأوف رحيمة لقرآن داهاتوا تندرأوف رحيمة أي محمد خوشويستي خواي أحد سوماي تاوي همواني لدل من دايتا أبد سوماي تاوي همواني لدل من دايتا أبد اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم.